ئاگاتان لێ بەم ڕەمەزانە هەرچی ئەو دەجالانەیە لەو کەناڵانەیە بەربوونەتە نیقابی ئافرەت باسی ڕوت و قوتەکان ناکەن تو خوا کامیان حەقە باسی کەن ئەبێ باسی کامیان کەن لعنەتی ئەڵڵایان لێبێ هەمویان لەو دەجالانە بێ بە لعنەتیان کەی ئەبێ باسی کێکەن ئەبێ باسی ڕوت و قوت و سفور و پانتۆڵ لە پێکان کەن یا بێ دانیشن هجوم بکەنە سەر نیقاب بە هەمویان ئێوە مسڵمان نەبێ باسی کێکەن کاک بیان ناس لەمانە بناسن چ ماڵێکن ئێبزان ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم باسی ئەمانەی کردو فەرموویێت ئێمانە دێن واز لە سفورەکانە هێنن پۆشتیان ناکەن ئەیانەوێ ئەوانەی کە نیقابیان کردووە عەبایان پێوەیە ئەوان عەبا و نیقابەکەیان لابن باسییان کەن بڵێن ئەمانە هاوڕا بن لەگەڵ کێ لەگەڵ ئەو لۆتیەی ئەو چاوشەی ئەو بەندبێژەی کەوی باوی عەبا نەماوە کەوی پەچەکەت لادە مەلابی و قسەکانی ئەوان کەیتەوە ڕێبازی ئەوان بگریتە بەر بە عەمامەوە بانگەشەی قسەکانی ئەوان بیکەیتەوە باشە ئەنجا نەک هەر قسەکانی ئەوان بکەیتەوە بێی بیشکەی بە دین لە خەڵک ئاەت و حەدیثی بۆ بێنیتەوە درۆش بکەیت یەک کەلیمە لە قورئانە لە سوورەی نوورە دوو جار دووبارە بۆتەوە بۆ ئافرەتان وەلا یوبدینە زینەتەهن چی لێت یەکەی ئافرەت نابێت جوانیەکەی خۆی دەرخا بۆ نامەحرەم چی لێت یەکەی جوانی کامەیە تۆ چی کچێک بێنی زەواجی لەگەڵاکەی بە حەڵاڵی سەیری کوێیەکەی بۆی بزانی جوانیانە ها دەم و چاوی کاتە ئەسڵەن جوانترین جێگای دەم و چاوێتی نابێت دەریخە تاوکە جوانە نابێت دەریخە تەواوی تر شتەکە بڕایە ئەوجا هەموو ئافرەتێکی جوانە بێتەکە بە هەموو ئافرەتێکە فەر هەموو ئافرەتێ جوانی خۆیتیان نابێت دەریخە تەواوێ بە چیە شارێتەوە خۆ بە دیواری کۆنکرێت و نازانم سەقفی مەغریبیەوان ناشارێتەوە گاکە بە پەچا شارێتەوە وليضربن بخمورهن على جيوبهن ولا يبدين زينتهن ويعني ئەگەر تۆ مسلمان بی ڕاست بکەی لەگەڵ خۆت دڵ بکەیتەوە بۆ قورئان زۆر بە ئاسانی لێی تێگەی ئاەتەکەڵی کوردیە جوانی دەرمەخە گاکە جوانی لەکوێ ئەگەر تۆڵی دەم و چاو جوانی نییە ئەی بۆ درۆکەی ئەی کە ژنەیەنی سەیری کوێیەکی کوێ حەڵاڵە سەیریکی کەواتە دەم و چاو جوانیە دەیکەواتە بشارێت ئاەتەکە واڵێ نابێت دەرخرێ بۆ نامەحرەم بەس بۆ مێردەکەی خۆی دەرخرێ تێبگەیتر کە ئەمە هەمووی دەجالن ئەمانە یحەدیثونەکم بما لم تسمعوا أنتم ولا آباؤكم تێبگە ئەمانەن ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم باسی کردون ئەگەر ئەمانە نەبن کێن کاکە دەی پێم بڵێ دەی کێن برە ئەو دەجالانە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرموویەتی لە آخر زەمانە یان هەڵتانە خەڵەتیان و تووشی فیتنەتانەکەن و دینەکەتان لێشێوێن ئەگەر ئەمانە نین کێن ها ڕۆی بیضە کێیە كيت قساك على ديني خلقها ويشيباني روي بضكيه كلا حديثك يا هاتو ينطق فيها الروي بذا أي أوانا الأئمة المضلين كان إمام قمرا كان كرسول الله صلى الله عليه وسلم بما ترسيان زام لسر ديني أب خلق كان أقر أوانا نبل كان كاكا إبراهيم قراني ناوي يعني بيني لك أنا لك أنا أميان كان دين شيبان لو خلق قسان بوكا كان أم إمام مضلانا كامانا هذه أي رؤوسا جهالا كان دي ها رؤوسا جهالا كان سرق وركاني جهل إيه أوانا برا تو عقلها بيت ما أنا بدجاليان بزانا برؤوسا جهالا بزانا بأئمة مضلين بكذابون يا قال لي ما قرأت طاود دور كوروليان والله برا أقدر دور كبيتوليان بيق محاضرات واني هم إسلام فيربي حرب حديث جبريل واني هم فيربي وكو خوي تطبيقي كوتاو مجملي إسلام لحديث جبريل واني فيري بك لديان محاضرة ودرس شرح ما كردو شرح كده كساعاتني ونابا شرحك كاملا شرحي كيف بأقوال سلفيش ساعاتني ونابا شرحيش كده إذا طاعتي بقو وانزقنا بلام كتو ديني لو دجالو دروزنانا ورقرتو هاتي تو بولاي حديث وآيات يتبو خير بسر اللي تيكش واعي سنك حديثك شيء فرمي إياكم وإياهم لا يضلونكم ولا يفتنونكم دور بن لو دجالانا فرمي نزيك عنك والنيل النزيك يشتام بك والنيل لسر شاشي موبايلك راي قرن وجوي لقرن سيدي بكان شتي وانا كان سنك سفيان بأخوة رسول الله صلى الله عليه وسلم فرمي قمرات أنا كان تشي فتنة أنا كان سر اللي تيجي طا أو عليك خوتي يبقى كاكا يعني
ئێستا تۆ خۆ موازنەیە بکە باشە مەلا تۆ بۆچی ئەم بەرنامەیە و لەسەر سفوری نەبوو کە حرامە بۆچی بیرتان بێ سێ ڕەمەزان لەمەوە پێش منیان بان کرد لەسەر سفوری بەرنامەکەم وتم حرام تێکەڵاویتم حرام دوایی ئەو دەجالانە ئاگاتان لێ بوو زۆربیان لە وتاری جومعەیە کە من وتارم نییە هێرشیان کرد لەسەر وانییە و تێکەڵاوی دروستە و ئەی بۆ لای کەعبەیە تێکەڵن لای کەعبەیە بە حرامی تێکەڵن کێڵە بە حەڵاڵی تێکەڵن ها عەمرەی خزمەتکاری عائیشە خاتوونە چێ دەسەیە لە بەردە ڕەشەکە پێ فەرمێ زاحەمتی الرجال لا ئاجەرەک إلا چی تێکەڵاوی پیاوان بووی خوا ئەجرە نەیاتەوە لای کەعبەشە خۆی فەرمێ لە بوخاریە هاتووە ئێمە تەوافمان نەکرد حەجەبەتەن عەن الرجال دوور لە چاوی پیاوان تێکەڵاویان نابووین حیجاب هەبوو تۆ بڕۆی شتێک کە بە حرامی ئەکرێ یعنی بە بەڵگە بۆی بڕۆ وەڵا لە جامیعە بەڕوت و قوتی با لەسەر یەک ڕەحلە لە پاڵێکا دانیشت بەیەکەوە سناب بکە ئەمەی پێ حەڵاڵکی گەتان لێ نەبوو هەمووی بەنووسین دوای بەرنامەی تر لە کەناڵەکانی در ئەمە بەس بۆچی ئەمە وتمان نابێ سفور بن و ناشبێت تێکەڵاو بن تو خوا پەروەردگارێک پێت بڵێ چاوی داگرە لە ئاس ئافرەتە بە ئافرەتیش بڵێ چاوی داگرە لە پاڵ پیاوە لە ئاس پیاوە ڕێت پێیا تێکەڵاوی بی ها ڕێت پێیا لەگەڵ تا بێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضضن من أبصارهم ولا سورة نور بخيرنا بعد وزي بزاننا ما أنا نوريان لمال وحالو لنا وكشو جني خلقانه يشتو بس سورة نور توزي نور بجيرنا وناويان وما بلا سورة نورا إيمان داران بياوا كان شاوتان داغر لا جنا كان أي جنا كان شاوتان داغر لا أس بياوا كان إيه لولا ديتك الله يجبن قيسك ها اشتوابه أما دينا شيء الله يبمعنا لو وصف زيادة الرسول الله صلى الله عليه وسلم كردوني شيء جوان ترى دجالون كذابون الآئمة المضلون رؤوسا جهالة روي بيضا هوا هنا أحد وايا وكبي ما مصا كان أبو وايد ما مصا يا وايد ما مصا جباب قرب سر يقرأ ما مصا به رسول الله صلى الله عليه وسلم يفرمجي لا تقولوا لي منافق سيد فإن يكن سيدكم فقد أهلكت نكن بمنافق يبرن قورمان أقول قورتان أي خوتان بتشوك قال نبي خوتان شو منافق يا ابن نكيبو بلاي ما وصا كدجال أبي خوشي بيخوش الدجال وكيكي روي بيضو كيكي ها رؤوسا جهلاء خوش اللواني متبع يعني نكي أوانا ولا قورة أوانا نيا حد بتشوك ينكر وقيمتي أنا من الله بهيج شيء مزالة ملاي جنان وملاي بدروشتا كان كذا نيشن بدروشتي حلال كان بو خلقه بهيج شيء وهيج حسابي كان بو ما كان يجر شيء نبر لا مو رمضانك ومال لما انا كوكن وان هين لم كان انا امشت انا بلاو كانوا بنا وخلقيه وما حقتك بيزان يما لم سد ما ياجين او انا هن واجبن هلنا خلطي بيان اقداري خود